بە کەسانی سیاسی دیبلۆماسی هاوڵاتی ئاسایی مامۆستای ئاینی مامۆستای قوتابخانە و پزیشک بەرامبەر زۆر خەڵک لە هەر پۆستێک بی تەنانەت هاوڵاتی ئاسایش ئەنجام درا. دەمەوێت لێرە ئەوە بە فرسەت بزانم وەکو دەسەی سەربەخۆی مافی مرۆڤ لەبەرەوەی ئێرە ماڵی هەمووانە و داکۆچکاری هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەین بە سیفەتی مرۆڤ بە سیفەتی ئەوەی کەمە هاوڵاتی هەرێمی کوردستانە نەک لەبەر خاتری هیچ پلە و پۆستێک و چاوەڕێی دەستگا ئەمنیەکانین کارچی خۆیان بکەن و ئەگەر پرسیارەکەش ئەوەیە هەڵوێستمان بەرامبەر هەموو ڕوودا و حەدەسەکانی دیکە ڕۆژنامە نووسەکان خۆتان شاهدن و خۆتان بەشێکی زۆر لەو بەیاننامانەتان تەنانەت بڵاو کردوتەوە کە ئێمە لەسەر کۆ ڕووداوەکان هەڵوێستمان هەبووە. ئەگەر لە بەرامبەر ڕووداوێک ئاگادار نەبوون یا وازاندرا بێ پەیاممان نییە ئێمە پەیامێکی گشتگیرمان هەبوو لە کۆتایی ئەم ساڵی ڕابردوو بە ناوی پەیامێک لەسەر کۆی ڕوودا و پێشاتەکان لە هەرێمی کوردستان